Band. Vi Raksayam Förening i Stockholm. Idag vi har dansat heter Fanmaraj och vi har dansat idag i Kungsträdgården med Thailand Festival 2017. Jag heter Sören och bor här i Stockholm. Och jag passar ofta på med det här arrangemanget Kungsan och gå hit och titta. Jag tycker det är mycket trevligt här. So for those who are interested. أعمل في مهنة الطب البيطري منذ 30 عاما، وأنا في نفس الوقت هاوي من هواة طيور الزينة بكافة أنواعها، فلذلك أخذت اختصاص في تربية وعلاج وتجهيز طيور الزينة وخصوصا الحمام، وبالذات حمام الزاجل. تربية حمام الزاجل أصبحت تربية عالمية. تجري عالميا وخاصة في كركوك مسابقات للحمام الزاجل، فنحن نقوم منذ البداية حتى النهاية بتجهيز وعلاج كافة أنواع الحمام خصوصا حمام الزاجل من أجل المسابقات. خێزان و کارەساتەکان کە ڕێبەرێکی مەیدانیە بۆ خێزان و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی. شانی باسە ئەم کتێبە لە نووسینی دکتۆر حسەین سەرمەک حەسەنە کە خۆی ماستەری هەیە لە نەخۆشیە دەرونیەکانە و خۆشی خەڵکی عێراقا. وەک خۆی لە پێشەچی کتێبەکەی باسیەکە دەڵێ زۆر گەڕاوم کە ئەو عێراق تووشی ئەم هەموو کارەساتە بێ، بەڵام لە کتێبخانەکانە کتێبێک نییە ببێتە ڕێبەرێک هەم بۆ خێزان هەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان تا بتوانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێشانەیە بکەن. توانیمانە بانانە بۆ نیوە موچە یا بۆ شتێکی هەمانە بۆ خۆمان پارە بدەین و شوێنێکمان هەبێ بۆی زیاتر بۆی کە بتوانین کێشە کۆمەڵایەتی و دەرونیەکانی تاک و کۆمەلگاکەم بکەینەوە. ئەم پرۆژێش یەکێکێک لە پرۆژەکان کە پرۆژێکی زۆر گرنگە و جگە لە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی و کەسانی پەروەردەی و ڕێکخراوەکانیش سوود دەبینن لە بنووسراوە بە ئومێدیەوەی کە بتوانین سوودی زیاتر بگەینین بە کۆمەلگا.